پەرلەمانی نوێ لە ڤەنزوێلا پێگەنرا و سوێندی یاسایی دەخۆن. حیزبەکەی نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤەنزوێلا سەرکەوتنی بەدەستهێنا و لە کۆی 277 کورسی 256 کورسی پەرلەمانی بردەوە. لە پەرلەمانی ڤەنزوێلادا حیزبی ئۆپۆزیسیۆن هەیە کە زۆرینەیان سەر بە پارتەکەی خوان گوایدۆن کە سەرۆکی پەرلەمان بوو لە ساڵی 2019. خوشکان و برایان، سزاکانتان بسەپێنن بەسەر دۆناڵد ترەمپ، ئیلۆد ئەبراهام، مایک پۆمپێیۆ، خوان گوایدۆ، جولیۆ بۆرگێس. ئەگەر هەر یەکێک لە ئێوە گومانی لەسەر بێت نیگەران مەبن، بە زووی ئاوی پیرۆز لەم هۆڵەدا دەپرژێنین. ئۆپۆزیسیۆنی ڤەنزوێلا لە هەڵبژاردنەکانی 6 کانونی یەکەمی ساڵی ڕابردوو بایکۆتی هەڵبژاردنەکەیان کردو بە فێڵکردن ناویان برد. لە کاتێکدا پارتەکەی نیکۆلاس مادۆرۆ نزیکەی کۆنتڕۆڵی تەواوی پەرلەمانی کردووە، خوان گایدۆ پۆستەکەی لەدەستداوە. لەو بارەیەشەوە وتارێکی پێشکەش کرد. ئێمە لێرەین لەسەر پێی خۆمان وەستاوین، سەرباری زۆرداری سەرباری مەترسیەکان، سەرباری ترسیەوەی کە دیکتاتۆریەت خۆی دەسەپێنێت. باڵەخانەی یاسادانان لەلایەن دیکتاتۆریەتەوە دەرفێنرێت و هیچ کەسیش نازانێت. سەرۆکی پێشووی پەرلەمانی ڤەنزوێلا لەلایەن ئەمریکا و 50 دەوڵەتەوە پشتیوانی دەکرێت و وەک سەرۆکی یاسایی ڤەنزوێلا دانیان پێداناوە. دیار نییە جۆ بایدن و ئیدارەی نوێی ئەمریکا پشتیوانی دەکەن یاخود نا. لە ساڵی 2002 ڤەنزوێلا بە قەیرانی سیاسیدا تێدەپەڕێت و تا ئێستاش درێژەی هەیە.